ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویست ڕۆژهەڵات تیڤی و هەروەها بەرنامەی ئاوەر لە خزمەتتانداین و بەشێکی تر لەم بەرنامەیانە پێشکەشتان دەکەین. ئێوەش باشتر ئاگادارن کە لەم ڕۆژانەی داهاتوو ساڵڕۆژی یادی ڕۆژی کرێکارە لە جیهاندا هەر ڕێو ڕەسمەگرن و ئەم ڕۆژە ڕێزی بۆ داهێنن. لە هەواڵەکانیشە ئەگەر ورد بوونەوە و لە هەواڵی ئەو ڕۆی ڕۆژهەڵات تیڤیش باس لە کێشەی کرێکاران لە ئێران و بە تایبەتی کرێکارانی ڕۆژهەڵاتی کوردستان کرا و ئەگەریش ئاگادار بن مەوجێک و شەپۆلێکی دەستگیرکردنی چالەکانی کرێکاری و سندیکای کرێکاران دەستی پێکردو لە ڕۆژهەڵاتی کوردستاندا. بۆیە حەزمان کرد تۆزێک لەسەر و بابەتە باس بکەین و هەر بۆیەش داوامان کرد لە کاک ئەنوەر ئەسەدزادە چالاکی سیاسی و ڕۆژنامەوان کە لەم بەرنامەیە ئامادە بێت و باسەکە بۆ خۆمان ئاوڕێکی لێ بدەینەوە. کاک ئەنوەر بەخێر بێت. زۆر سپاس کاک فازڵ جامی ڕێزمێ بۆ جەنابەت و ڕێز و سڵاویشمێ بۆ سەرجەم بیدرانی خۆشەویستی بەرنامەکەتان. کاک ئەنوەر چەند ڕۆژی داهاتوو ینی ئەگەر هەڵە نەکەم ڕۆژی هەینی یادی ڕۆژی کرێکارە لە جیهاندا ڕێوڕەسمیگرن. ئەگەر دقەتێکیش بکەین لە وەزی ئێران خەریکە بە شێوازی خۆی خەریکە بە پێشوازی ڕۆژی کرێکارە چێت. تێبینی ئەوە چێ لەسەرەمە؟ ئایا ئەمە وەکو سونەت و ڕەوشتی جمهوری ئیسلامی بووە هەر بەم شێوازە لەگەڵ کرێکار ڕوبەڕوو ببێتەوە؟ کاک فازڵ ئەوەی ڕاستی بێ ڕێوڕسمی ڕۆژی جیهانی کرێکار بە حکمیەوە ڕۆژێکی جیهانیە و لە ئاستێکی یونیڤەرساڵ و جیهانیدا لە هەموو وڵاتانی دنیا بە شێوەی جۆرا زۆر بەڕێوە دەچێت. ڕنگ بێ هەموو وەک مافێکی ڕەوای هەموو کرێکاران دەبێ بە ڕسمیت بناسرێ و یەکێکە لە مافە هەرە سەرەکیەکانی هەموو بزوتنەوەی کرێکاری بە تایبەت لە ئێران. بەڵام ئەوەی کە کۆماری ئیسلامی دەیهەوێ بە شێوەیەکی تا ئەندازێ لە پێشدا داڕێژراوە بەرنامە بۆ داڕێژراو لە هەوڵی ئەوەدایە ڕووی واقعی مافەڕەواکانی خەڵکی بزوتنەوەی کرێکاری لە ئێراندا بەلایەکی دیکەدا بەرەوە منحرفی کات و بەلاڕێدا برە بە حکمی ئەوەی کە ئێمە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو بینیمانە لە سەروبەری ڕۆژەکانی جیهانی کرێکاردا ئەو جەماعەتە لە ئەو خەڵکەیە ئەو جەماعەتە لە لەگەڵ دام و دەستگاکانی کۆماری ئیسلامی توانیویانە ئەو ڕێوڕسمانە بەڕێوەبرن هیچیان نایانتوانیەوە باز لە داخوازی ڕەواکانی بزوتنەوەی کرێکاری لە ئێراندا بکەن و سەرجەم کۆماری ئیسلامی بەنیازی ئەوەیە دەیەوێت بەگرتنی ئەم جۆرە ڕێوڕسمانە تەنانە ئەیهەوێت تا حدێک لە ئاستی شەپۆل و تووڕەیی بزوتنەوەی کرێکاری لە ئێراندا کەم بکاتەوە. بۆیە من لام وایە لە چەند ساڵی ڕابردووشدا کرێکاران و بزوتنەوەی کرێکاری بە شێوەی جیاواز سەلماندیان على ڕغمی ئەو جۆرە ڕێوڕسمە کرێکاریانەوە خودی کۆماری ئیسلامی دەیگرێ خۆیان هەوڵیان داوە وەلەو ئەگەر بگرێت سکولەش بوو بێت و ڕێگەیەکی زۆر سەیر و عەجایبیشیان پێ نەدرابێت لەلایەن دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی و بەڵام توانیویانە بە شێوەیەکی بیوێرانە بێنە سەر جادە و شەقامەکان و داواکاری و مافەڕەواکانی خۆیان بگەێنە گوێ هەموو دنیا. باشە ئەم شێوازە لە قۆڵبەستکردن و دەستگیرکردن و بە جۆرێ توندوتیژی لەگەڵ کرێکاران و بە تایبەتی بەشی چالاکی کرێکاری چییە کە ئێرانی کرد؟ بەڵێ مەبەستت ئالێم سەروبەرەی نزیک بوونەوە لە یەکی مێ ڕۆژی جیهانی کرێکارە. ئەوەی ڕاستی بێ کاک فازڵ دوو نوکتە حەزەکەم ئیشارە پێکەم. یەکەم کارۆک ئاگادارن ماوەی 20 شەو لەوە پێش 15 شەو لەوە پێشەکە هەڵانەکەم کۆماری ئیسلامی ڕێکەوتنێکی لۆزانی لەگەڵ لێکتێگەشتێکی لەگەڵ وڵاتانی دەرەوە بە تایبەت ئەمریکا ئیمزا کردووە لە مەسیدی سازشی حەسەنی ڕوحانی کە هاتە سەرکار لە هەوڵی ئەوەدا بوو کە بە زۆرە سازشێک ئەگەر لە ئاستی نێونەتەوەیەکەداوە بە تایبەت لە ڕابطە لەگەڵ پەروەندەی هەستەییدا بکە. ئەمان دەبێ خۆمان چاوەڕوانی ئەوەمان کردبوو چاوەڕوانی ئەوەش دەکرێت باتەوە بە سیاسەتی هەمیشەیی جمهوری ئیسلامی کە دەورێکی دیکە لە سەرکوت دەورێکی دیکە لە تونتورکردنەوەی پێچوومەرەکانی کۆمەڵگا دەست پێ بکاتەوە. لام وایە ئێستاکە کرێکاران یەکەمین سوژەی ئەو تونترکردنەوەی پێچوومەرەکانی ناو کۆمەڵگای ئێران و جمهوری ئیسلامی دەیەوێت بەو شێوە ترس و خەفەقانێکی زیاتر لە ئاستی ئێراندا بەتایبەت ڕوو لە کرێکاران ڕەچاو بکە. لایەنێکی دیکەشی ئەوەیە بە درێژایی تاریخی جمهوری ئیسلامی لەگەڵ نزیک بوونەوە لە یەکی مێ ڕۆژی جیهانی کرێکار باتەوە جۆبێت کە کۆماری ئیسلامی ترسێکی یەکجار زۆری هەیە لەوێ کە کرێکاران ڕق و تووڕەیەکی زۆریان هەیە بەنسبەت سیاسەتە دوژمنکاریەکانی جمهوری ئیسلامی بەنسبەت جنبشی کاریگەری لە ئێران و لە هەمان حاڵدا ئەگەر ئاگادار بن باری قورسی ئەو تەحریمانەوە لە ئەساسی سیاسەتی هەڵەی جمهوری ئیسلامی بەتایبەت لە ڕابطە لەگەڵ پەروەندەی هەستەیە کەوتۆتە سەر شانی کرێکارانەوە گوزەران و ژیانی ڕۆژانی کرێکارانی بە تەواوەتی خسۆتە ژێر پرسیار. لام وابێ ئەوە ترسێکە کە کۆماری ئیسلامی لەوەیە کە کرێکاران و بزوتنەوەی کرێکاری لە وەزعیەتێکی ئاوادا بە شێوەیەکی بەرین وەکو هەموو ساڵە بێنە خیابان بێنە سەر شەقامەکان و شەقامەکان داگیر بکەن و بەو شێوەیە هاوکار لەگەڵەوە کە مطالبات و داواڕەواکانی خۆیان بێن نەگۆڕێ لە هەمان حاڵدا
دەتوانم بڵێم وەڵامێکی پڕ بە پێچیش بدەنەوە بە کۆماری ئیسلامی کە ئەوەی تا ئێستا کە ڕوو لە جومشای ئیجتیماعی لە ئاستی ئێراندا کردوێتی جیا لە دوژمنکاری و جیا لە سیاسەتی خەفەقان و تونترکردنەوەی فەزای وەحشت لە کۆماری ئیسلامیدا لە کۆمەلگای ئێراندا هیچ نەبووە بۆ یەکگرتنی بەشێکی زۆر لە چالاکانی کرێکاری بەتایبەت لە کوردستان بۆ نمونە لە هەفتەی گوزەشتەدا هەل لە ڕێبواری عەبدوڵاییەوە بگرە هەتا ڕەزا ئەمجەدی هەتا نیزامی سادقی خالدی حسینی و فواد و ئارامی زەندی بەشێکی زۆر لەمانە هەمویان ئەتوانم بڵام ئەکسەرەن ئەندامی کمیتەی هاوڵانگی بۆ پێکێنانی ڕێکخراو کرێکاریەکان بوون لە سنەوە کۆماری ئیسلامی ترسی لەوەیە کە خودی ئەو ڕێکخراوە بتوانێت ببێ بە تریبون و ببێ بە زمان حاڵێک کە گزارش بکە لە داخوازی ڕەواکانی بزوتنەوەی کوردستان لەبیرمان نەچێت خودی بزوتنەوەی کرێکاری لە ئاسی کوردستاندا بە پێچەوانەی دەتوانم بڵێم جیاواز لە ئاسی سەراسەریەکەیدا بەهێزبوونێکی زیاتریە باتەوە جوو بە تەجروبەی پێشووتریەوە باتەوە جوو بۆیەکە خودی کۆمەڵگای کوردستان ئەحزابی سیاسی پێشکەوتوو هەیە و پێشووتر حیزبێک وەکو کۆمەڵە و ئێستا کەشی لەگەڵا بێ خۆی هەمیشە بە پشتیوان بە ئاڵا هەڵگری داواڕەواکانی بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی خەڵکی زەحمەتکێش و سەرساوەزانیوە. باشە کاگەنوەر هەرچەند خۆشتان ئاماژەتان پێکرد بەڵام لە ڕاستیدا ئەو جۆرە بزوتنەوەی لە نێو کۆمەلگایەک بە تایبەتی ئەو بەشانەی کرێکاری ئەگەر بیەوێ خۆی زیندوو بکاتەوە و بڕێک چالاکی بکەن پێویستی حتمما بە سندیکایە. خۆشمان باشە زانین لە ئێراندا بەو شێوازە سندیکاکان بوونیان نییە. ئێران ترسی لە چییە؟ لە چیە ترسێ؟ کرێکار توانای چی هەیە؟ تەنیا ئەوەی کە داوایەکەن هەرچەند بەشێکی بچووکێ بەڵام بە داوای موشکیانەکەن مانگانە بیان درێتە هەرچەند جاروبار بە ساڵی شەکەوێتە دواوە. ئێران مەترسیەکەی لە چییە؟ باسی حەقدەست ئەتوانم بڵم لە ئاستی بزوتنەوەی کرێکاری باسێکی جیاوازە بەتایبەتدا لەم وەزعیەتی اقتصادیانە لەبەرەوە سەپاوە بەسەر بزوتنەوەی کرێکاری و ئەساسن بەسەر گشتیەتی کۆمەلگای ئێراندا بەڵام لە ڕابطە لەگەڵ سندیگە ئەساسن جمهوری ئیسلامی دژی هەر جۆرە ڕێکخرا و دژی هەر جۆرە حەزاب و تەحەزوبێکە و دژی هەر جۆرە تەشەکل و ڕێخستنێکە بۆچی چون ڕێخستن و تەشەکل و سندیکات دەتوانێت ببێ بە زەرفێکی گەورە و پتانسیڵ و وزەیەکی گەورەی تێدا بەری دەکرێت کە بەم شێوەیە دەتوانن لە ئاستێکی بەریندا داخوازی ڕەواکانی کرێکاران و باقی بزوتنەوە و باقی جومشە ئیجتیماعیەکان لە ئێراندا بێن ئارەوە. بۆ نمونە ئێمە لە بیرمانە لە چەند ساڵی ڕابردوودا سندیکای کرێکارانی نەیشەکەری هەفتەپە ئەوانە توانیان باتەوە جۆ بۆیە کە بە حکمەوە کە سندیکایەکیان بوو توانیان داواکانیان فۆرمولە بکەن بە شێوەیەکی ڕێکخرا و بە شێوەیەکی مەدەنی متالباتەکانیان بێنە مەیدان و ئەمە ئاستێکی جیهانیشی پەیدا کرد. وەک ئاگادارن تەنانەت بەشێکی زۆر لە کرێکارەکانیان ئەگەر گیران و ئەندامانی سندیکاکان گیران دەنگدانەیەکی وەسیعی ببوو. لەلایەکی دیکەەوە خودی سندیکای کرێکارانی شرکەتی واحدی تاران کە ئەو کات ئۆستانلو بەرپرسایەتیە کرد و لەگەڵ چەند کەسی دیکە ئەوانش بە حکمەوەی کە ڕەهبەرە ئەسڵەکانیان گیران دەنگدانەوەی وەسیعیان بۆ جمهوری ئیسلامیان خستە ژێر فشارێکی نێونەتەوەیەوە ئەمەش توانی تا ئاستێک بزوتنەوەی کرێکاری لە ئاستی دنیادا بناسێنێ. من پێم وایە خودی جومشای ئیجتیماعی لە ئێران دەتوانن ببن بە داینەمەوە ببن بە ستارتێری سەرەکی هەر جۆرە گۆڕانێ لە ئاستی ئێراندا بەتایبەت بزوتنەوەی کرێکاری باتەوە جوو بە ئەندوختاوە باتەوە جوو بە تەجاروبێک کە سەردەمی خۆشی لە دەوڵەی ڕژیمی پاشایەتیدا بوویانەوە توانیویانە هەموو سەرخی ئیقتصادی سەرەکی وڵات فەشکەن فەلەس بکەن لەوەدا. بۆیە جمهوری ئیسلامی تحتی هیچ شرایطی ئیجازە نادەبەوە وەلەو تا ئێستاکە باتەوە جوو بەو سفت و سۆڵی و باتەوە جوو بەو گرژیەش وا کۆماری ئیسلامی بە نسبەت بزوتنەوەی کرێکاری ئەنجامیداوە بەردەوامیش درێژەی پێدا بەڵام خۆشبەختانە چەندین سندیکای زۆر باش لە ئاستی ئێراندا سەربەخۆ توانیوانە دەور بگێڕن ئەلاڕەغمیەوە ئیجازە نادەن زۆر لە ئاستێکی بەریندا چالاکی بکەن بەڵام بەخۆشیەوە هەڵسۆڕاوانی کرێکاری چ لە کوردستان باتەوە زۆر لە ڕابطە لەگەڵ کمیتەی هاواهەنگی بۆ پێکێنانی تەشەکل و ڕێکخراوە کرێکاریەکان و چ لە ئاستی سەرتاسەریدا توانیوانێت دەورێکی گرنگ بگێڕن. من دەشزانم ئەو توانایی و ئەو پتانسیڵەوە زۆر کە چاوەڕوانی لە بزوتنەوەی کرێکاری هەیە لە ئێراندا ئەوە بەدی نهاتووە هەروکو خۆشتان ئاماژەتان پێدا بەشێکی بەخاتی ئەو سیاسەتە تۆنڕەوانەیەوە لە ئاستی سەرتاسەریدا لە دژی هەموو بزوتنەوەکان و بە تایبەت بزوتنەوەی کرێکاری دێتە ئاراوە. بۆیە جمهوری ئیسلامی ترسێکی هەمەلایەنی هەیە لەوانەوە. من لام وابێت عەلاڕەغمی هەموو ئەوانە ئەوەی جێگەی خۆشیەوە ئەوەش جێگەی ئەوەیە لام وابێت کۆمەلگای ئێران باتەوە جوو بە هەموو ئەو فەزا پۆلیسی و پادگانی وایەتی جومشای ئیجتیماعی هێشتا کە هەر زیندوو دەتوانن دەور ببینن لە ئاراستەکردنی داهاتووی سیاسەتی جمهوری ئیسلامی. کاگەنوەر لەم چەند سەرۆک کۆماری دوایانەی ئێران ئەگەر خاتەمی بگرنە بەرچاو دوایەوە ئەحمەدی نژاد هەرکامیکەن 8 ساڵ و ئێستاش حەسەن ڕوحانی هەموو کات جەختیان لەسەرەوە کردوتەوە کە کێشەیەکی سەرەکی کە لە ئێران بوونی هەیە ئاعترافیان پێ کردووە خۆیان وتویانە کە هەوڵ بووە ئەوەدەن کە چارەسەری بکەن و ئەوش بێکاری بووە بەڵام خۆتان باشتر دەزانن ڕۆژ بە ڕۆژ خەریکە ڕێژەی بێکاری ئەچێتە سەرەوە ئەوەی کە عەلی ڕەبیعیش ئەم چەند ڕۆژ ئاماژەی پێکرد. ئەگەر ئەمە بنێنە تەنیشت قسەیەکی جێگرەکەی ڕوحانی کە باس لەوە کە لە دەوڵەتی ئەحمەدی نژاد نزیکە 700 میلیۆن میلیارد دلار یارمەتی
لاوانی چینی کردووە بۆ ئەوەی کە بێکاری لە نێویانە نەمێنێ یانەوەی یارمەتێکی بە هەر حاڵ پارەیان بکات. باشتر ئەوە نییە ئەگەر وەکو ڕێگەیەک نیشانی ئەوانیان بدەین هەرچەنەوە خۆیان زۆر شارەزان بەڵام ئایا هەر ئەم پارەیە سەرفی خەڵکی ئێرانی بکەن ئەو کێشانە حەل نابێەوەیتە ترسیان کەمتر ببێ بێگومان من لام وایە کارم بەوەی نیە چەند ناتوانێت کێشانە چارەسەرکات چۆن ڕەنگ بەوە پێویستی بە سیاسەتێ بێ پێویستی بە دامەزانی فنداسیۆنێکی بەهێز بە لە حاجی اقتصادیەوە کە بتوانێت کۆمەلگای ئێران تەکانێک پێ بدە بەڵام کاک فازڵ پێم خۆشەوە بیرت بێنمەوە حەسەنی ڕوحانی ئێمە باز لەوە ناکەین لێرە بنەماکانی هەڵبژاردن لێران ئەساسەن نادیموکراتیکەوە تحتی هیچ شرایطێک تۆ ناتوانین ناوی ئەو هەڵبژاردنە بەمانەی چەمک ئەو بەمانەی مەفهومی واقعی هەڵبژاردن لێبنی بەڵام بە هەر حاڵ حەسەنی ڕوحانی لە سەردەمی پروپاگەندەکانی خۆیان لە سەردەمی ئەوەی کە هەوڵی دەدا بە زۆرێک دەنگی کۆمەلگای ئێران بەرەو لای خۆی ڕاکێشێ ئاسایی بوو ئێمە دەمانزانی ئەو جۆرە بەڵێنانە بەڵێنایەکی داتاشراوە بۆ کۆمەڵشتی سواوە کە بە درێژای تاریخی جمهوری ئیسلامی بەردەوام لەلایەن سەر و کۆمارە جیاجەکان و خۆشتان ئاماژتان پێدا بڵاو کراوەوە بەڵام باز وەردوو نڕێن تۆ ئاگاداری ئەوەی حەسەنی ڕوحانی زیاترین بودجەی ئیمساڵ ساڵی پار زیاترین بودجەی دابین کردووە بۆ خودی هێزە بەسیجیەکان هێزە نظامیەکان لە خودی کۆماری ئیسلامیدا ئەو جێگەری حەسەنی ڕوحانی پێم وابێ ئەگەر بیهەوێ بە شێوەیەکی ڕاشکاوانەتە قسەکە دەبێ باز لەوە بکە کە خودی ئیمساڵ خودی دەوڵەت زیاترین بودجەی بەنسبەت هەموو ئۆرگانەکانی دیکەی ئێرانەوە بۆ سپاییەکانەوە بۆ نیروهای نظامی تەرخان کردووە بۆ ئەو قسە ڕەنگ بە بۆ سەردەمیوەکو ئەحمەدی جا سەدقەوە ڕاستی شەوایە بەڵام نامایە بۆ خودیان زیاتر بۆ خودی خۆشیان زیاتر سەدقەکە ئەمان هێزێکی نظامی نەبوون و لامە بەلایەنێکی نظامیش نەبوون هەوڵیاندا بە زۆری نظامیەکاندا ئەندازەی هێور بکەنەوە بەڵام وەک دەبینین زیاتر لە هەمیشە لە هەوڵی ئەوەدەن لە هەوڵی تەقویەتکردنی نظامیەکاندان لە ئاستی ئێرانیشدا بۆ نمونە سەرنج بدەنشت هەر ئاستاکە لە وڵاتانی وەکو سووریا بەحرین حوسیەکانی یەمەن بە تایبەت لەم عێراقا بەشێکی لوبنان بەشێکی زۆری نیروهای ئەمنیەتی کۆماری ئیسلامی و بە تایبەت سپای قودس دەوریکی سەرەکی دەگێڕێ لە کوشت و کوشتار لە وڵاتانەوە بە تایبەت ئەگەر لە بیرتان بە هەر لە سەرەتاکانی سەرهەڵدانی بزوتنەوەی اعترازی لە سووریا هێزی سپای قودس و ئەوێ بە شێوەیەکی زۆر بێبەزەیانە باتەوە بە تەجاروبێکە لە دژی خەڵکی کۆمەڵانی خەڵکی ئێران و بزوتنەوەکان ئەنجامیاندا بوو لەوێ ئەم تەجاروبیان گواستەوە لە عینی حاڵدا ڕاستەوخۆش بەشداری کوشت و کوشتار بوون لە سووریدا و تەنانەت ئێستا ئاگاداری لە سەرەتاکانەوەناندا دەپۆشی ئێستا ڕێگانەکان ڕێگە بەوە نادا هەر ڕۆژێک کوژراوەکانیان لە سووریە و لە عێراق و لە لوبنان و لە بەحرین لە سووریا دەگەڕێنەوە بۆ ناوچە جیاجیەکانی ئێران بۆیە پێم وابێ ئەو وەزعیەتی بێکاریە لە ئێرانە بەپێی دوایین راپۆرتی ڕێکخراوی سندوقی نێونەتەوەی پڵباسی لەوە کردووەگە وەزعیەتی ئێران لە بەلەحازی بێکاری و یاتوانە بەڵام نرخی بێکاری لە ئێران جوزی ئەو وڵاتانەیە کە پلەی 26 هەیە هاوکار لەگەڵ ئەوە هەژاری بێداد دەکا بێدەرەتەنی بێداد دەکا لە ئەمان حاڵدا سەرنج بدەن مامۆستایان وەزی ئابووری ماڵیان هێندە خراپەکە لە دووسێ هەفتەی ڕابردوودا بە شێوەیەکی بەرین توانیوان یەکگرتوانە بێنە سەر شەقامەکان و داواکاری مافەکانیان داواخوازی مافەکانیان بە زۆرێکی مدرن و بە زۆرێکی ئەمڕۆی مەدەنیانە بێن نەگۆڕێ هەر دوێنێ بوو تۆمارێکی 90,000 واژۆ کردووە بەم شێوە داوای مطالباتی خۆیان کردووە بەشێکی زۆری ئەو پوڵە هەموو کەس دەزانێت کە ئەمە بە زۆرێک دەگوازرێتەوە بۆ هێز و گروپە تێرۆریستەکانی سەر بە جمهوری ئیسلامی لە ئاسی سیاسەتەکانی سیاسەتە خارجیەکانی لە ئەوەی شاگە سەرنجدا بێت و 3 ساڵی گوزەشتەدا بۆ نمونە ئیلام ڕوتبەی یەکەمی بێکاری لە ئێرانە هەیە کرماشان باتەوەجو بەوە وەزعیەتێکی ئەتوان بڵێن منتەقەیەکی تا ئەندازێ سەنعەتی نیمە سەنعەتی بەڵام خەڵکەکەی لە بێدەرەتانی و هەژاریدا دەژین بەشێکی زۆری شارەک یەکە واحدەکانی شارەک سەنعەتی ئیلام کرماشان پارێزگای سنەوە تەنانەت ورمێژ داخراوە لە هەمان کاتدا بەشێکی ئەوە دەتوانم بڵم ئەنجامی ئەمەش بۆتە هۆی بێکاریەکی بەرینی بەشێکی زۆر لە کرێکاران لە ئێراندا لە بیرمان نەچێ ئەو ئاستاکە بەشێکی زۆری ئەو حەقدەستە بەشێکی زۆری ئەو ناڕزایەتیانەوە لە ئاستی سەرتاسەریدا لە ئێران لەبەر وەزارەت لە بەردەم مەزل لە بەردەم وەزارەتی کار لە وەزارەتی کارەوە لە بەردەم بەشێکی زۆر لە شوێنە ئیداری ئەسڵەکانی کۆماری ئیسلامیدا بەڕێوە دەچێت سەرچاوەگرتووە لە نەبوونی حەقدەست ئێستاکە بەشێکی زۆری وزە و پتانسیڵی کرێکارانی ئێران سەرفی ئەو حەقدەستەوە دووەکەوتوانیان بووە دەربەدەر و وەیلانن بدوایە کە بتوان حەقدەستەکانیان بە زۆرێ لە کۆماری ئیسلامی بەدەست بێن. بەڵێ کاگەنوەر دەست خۆش بێ بۆ ڕوونکردنەوەکانت 15 خولەکەمان دوای هات مەمنونم لە بەشداریکردن لەم لەدا. خواهشەکەم منیش سوپاسی دووبارەمە بۆ وەڵاستان. بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاور ئاوردانەوە لەسەر ئەم هەواڵە ڕاگرین و هەتا بەرنامەیەکی دیکە و ئاوردانەوە لەسەر هەواڵێکی دیکە چاوەڕێمان بکەن لە ڕۆژێکی دیکەدا ماڵاوە.